شەڕ لە عێراق و سووریا سەرڕای کەشمە نێوخۆییەکان بەڕوونی باس لە دەستێوەردان و باڵادەستی ڕۆڵی ئێرانەکرێ. شەڕی ئەو دوو وڵاتە وەک پردی پەڕینەوەی ئەجەندای ئێرانەکان دەشوبهێنن. لێرەش کۆڕی سیاسی لەمەڕ مەترسیەکانی ئێران گەرم و گوڕە و چاوەڕوانیشیان لە ئەمریکا زۆرە. Are we going to lead in the world? ئایا ئێمە بەرەو ئەوە دەچین کە جیهان بەڕێوەبەرین یاخود دەگەڕێنەوە بۆ دواوە و لێگەڕین جیهان شتێ بۆ خۆی بکات؟ ئەگەر بژاردەی دووەم بێت پێویستە بە متمانەوە بە خەڵکی خۆمان بڵین، بەڵام بیرکردنەوەی سەرکردەکانمان وەها نییە. لەو کێشمەی شەڕی داعش بە دوای خۆی داهێناوێتی شەڕی وڵاتانی دی خواردنی بەری ڕەنجی ئەو ئاڵوێرە سیاسیە کە شەڕ دروستی کردووە. بەڵام بۆ ئێران وەک چاودێران دەڵێن شەڕێکی دیکەیە. بە هەمان هۆکاری سەرەکی چونمان بۆ لەناوبردنی داعش لە سووریا بە هەمان شێوەیە کە بچینە سووریا بۆ بەرگریکردن لە بەرفرەوانبوونی پێگەی ئێران. کاتێک لەوێ جێپی خوان قایم بکەن لابردنیان زەحمەت دەبێت. ئەمریکا لە سووریا لەگەڵ هاوپەیمانە کوردەکانی لە باکووری خۆرئاوای سووریان، رووسیا و ئێرانیش هاوشانی ڕژەمەکەی ئەسەدن. شەڕی ئەفرین بۆ ئەمریکا شەڕێک بوو لە نێوان دوو هاوپەیمان. لەو ناوچەیە گۆڕانکاریەکان خێران، بەڵام بەردەوامیش چاو لەسەر یاریزانە کارەکانە. هەڵوێستی ئێمە ئەوە نییە ئەوەی کە کورد کردوێتی لە بەرچاو نەگیرێت. ئەوان بەشێکن لە هێزی شەڕکەری ئێمە. ئەوان گومانی خۆیان هەیە لە هەمبەر ئەوەی کە کورد لە عێراق چیان بەسەرداهات کە زۆر متمانان بە ئەمریکا هەبوو. ڕایان وابوو کە لەگەڵ ڕژیمی ئەسەدا و توێژ بکەن. ئەو ئاراستەیە کە زۆر بەجددی کاری بۆ دەکەین لەگەڵ هاوپەیمانەکانمان بە شەرت و مەرجی هێنانەکایای سەقامگیریە. بە هیواین ئەمریکا لە ڕێگای دیپلۆماسیەوە بە فراوانی کاری بۆ ئەوە بکات. لە شەڕی داعشدا بەڕوونی سیاسەتی ئەمریکا لەگەڵ ئەوەدا بوو هەر لایەک بەشداری ئەو شەڕە بکە ڕێگری نەکرێت. ئێرانیش لە عێراق شەڕی داعشی کرد، هەرچەندە تای تەرازووی بەرژەوەندی لە ناوچەکە بەلای ئێراندا شکاوەتەوە. So what do you think Qasem Soleimani? لەو باوەڕدای کە قاسم سلەیمان لەبارەی عێراقەوە چۆن بیر دەکاتەوە کە هەرکەس لە عێراق چێتە دەسەڵاتەوە نەبێتە مای هەڕەشە بۆ سەر ئێران. ئەوان هێزی خۆیان لە ڕێگەی میلیشیای شیعەوە ڕەوانەی ئەو ناوچانە کردووە. هەرگیز بەغداد حکوومەتێکی سەقامگیر نابێت. بەرژەوەندەکانی ئێران ڕاستەوخۆ دژی بەرژەوەندەکانی ئەمریکایە. ئێمە لەگەڵ ئەوان بەرژەوەندی هاوبەشمان نییە. ئای خوددا تەنانەت بەشداریان لە شەڕی توندڕەوەکانیشدا وای کرد قاسم سلەیمان ئاسایی بڕوات لە تکریت کۆنگرەی ڕۆژنامەوانی بکات. شەڕی تایفی و گۆڕانی دیموگرافی و ئەجەندای سیاسی هەرلایەک هەر چۆنێک بێت لە سووریا و عێراق ڕۆژانە کوژران و ئاوارەبوونی هەزاران هاوڵاتی سیڤڵی لێ دەکەوێتەوە. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن.